بە بۆنەی 100 ساڵەی کۆمەڵکوژی ئەرمەنیەکان هونەرمەندێکی کوردی باکوور حەسەن حوسێن کە ناسناوی هونەریەکەی مالمیمەیە پێشەنگایەک بە ناوی وەبیرکردنەوەیەک یادێک هەروەها تێڕوانینێک بۆ ئەو جینۆسایدە لە شاری کوێلن ئامادە دەکات. وەک هونەرمەندێکی کورد لای گرنگە کە ئەمیش لە ڕێگەی هونەرەکەیەوە بەشدار بێت لە یادکردنەوەی ئەو جینۆسایدە. ئەم جیوەک گەلێکی جیهانی کۆمکوژی لەسەرمە گەلێک چێبنە. ئەس دixwazim divê projê vê pêşengehê de bela kesan bikişînim ser komkujiyê yekemên û duva jî li ser meselaya civak yani civakın hene paş temayna civakın hene pêş te çûyîne. بۆ پێشەنگاکەی نزیکەی 100 تابلۆی ئامادە کردووە و 100 قەمیس و 150 ماسکی سپی. ڕەنگی ڕەش لە هەموو تابلۆکانیدا زاڵە چونکە دەڵێ ئەو ڕەنگە قوڵی و تاریکی ئەو کارەساتە دەخاتە ڕوو. Vê derê min xwast ez bêjim yani ew temsiliyetiya kesên hatî kuştin tuyê masaka da yani tuyê komkujiyê da. Li vê derê hatin kuştin bi têvahî mêr bûn. Lê jin jî hebûn, zarok jî hebûn. Ev maske jî maske gewr, spî temsiliya semboliya ve kesên bêsûç dike. Ew çerçeveya di dor da jî gora min ew meseleka dîrokî ye, ew lûr hêye, ew weng destî ye. Min bi çerçeve, bi meske û bi îşlig hate zeman. لە ڕێگەی چەند کارێکی جیاوازیەوە کە هەموو باز لەو کارەساتە دەکات بەڵام بە شێوازی جۆرا و جۆر ئەو کۆمەڵکوژیە وەک ڕووداوێکی ڕاستی یاخود وەک مێژوو یاخود وەک بیرهێنانەوەیەکی ئەو ڕووداوە دەیەوێت مانایەک بدات بە یادکردنەوەکە. هەرچەندە مالمێمە بەڕەگەس ئەرمەنی نییە و کووردە بەڵام وەک خۆی دەڵێت هونەر چۆن سنوورەکان تێدەپەڕێنێت ئەمیش خواستی لە ڕێگەی تابلۆکانیەوە و سنوورەکان تێپەڕێنێت و پشتیوانی خۆی و هاوخەمی خۆی بۆ ئەرمەنیەکان دەربڕێت. تا ئێستا ئەو تورکانی کە مالمیمە بانگێژی کردبوون بۆ ئەو پێشنگایە بێدەنگن بۆ ئەم گرنگە کە تورکیا نەکۆڵی نەکات بەڵکو قبولی بکات چیرۆی داوە. بەڵام ئەرمەنیەکان یادکردنەوەی ئەم جۆرە کارەساتانە بە ئەرکی سەرشانی هەموو مرۆڤێکی ئاشتی خواست دەزانن. بەبیر و ڕای من پێویستە هەموو مرۆڤێک ئەو کارەساتانە لە بیر نەکات و پرسیار بکات بۆ ڕوویدا. جێگای دەستخۆشیە بۆ ئەم هونەرمەندە کە هەستاوە بم کارە. بەڵام پێویستە هەر کارەساتێکی هاوشێوەی ئەو کۆمەڵکوژیە بەسەر هەر نەتەوەیەکدا هات نەک تەنها ئەرمەنیەکان لەبیر نەکرێت و هەوڵی بۆ بدرێت بۆ دانپێنانی. بۆ ئەوەی هەرگیز ئەوە ڕوو نەداتەوە و لەبیر نەکرێت ئەمەش ئامانجی سەرەکی ئەم هونەرمەندەیە کە لە ڕۆژی 9 تاکو 25 لە پێشەنگاکەیدا لە ڕێگەی هونەرەکەیەوە دەیخاتە ڕووی میوانەکانی.